بانکی ناوەندی عێراق لە سەرەتای ساڵی داهاتووەوە ڕێوشوێنی توند بۆ مامەڵەکردن بە دۆلار دەگرێتە بەر و ڕاکێشانی دۆلار بە شێوەی کاش بە تەواوی ڕادەگرێت. مازن ئەحمەد بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان و حەواڵەکردن لە بانکی ناوەندی عێراق بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە ڕێکارە تازەکە لە یەکەم ڕۆژی ساڵی داهاتووەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و کۆتایی بە ڕاکێشانی دۆلار بە شێوەی کاش دەهێنین. ئەو دەڵێت ئەم هەنگاوەی بانکی ناوەندی بۆ کەمکردنەوەی مامەڵەی نایاسایی 50% ئەو 10 ملیار دۆلارەیە کە عێراق ساڵانە لێدەجی فیدراڵی ئەمریکاوە ڕایدەچێشێت. بە گوتەی مازن ئەحمەد ئەو کەسانەی پارەکانیان پێش ساڵی 2024 بە دۆلار لە بانکەکاندا دادەنێن دەتوانن لە دوای ساڵی تازەوە پارەکانیان بە دۆلار ڕابچێشنەوە. بەڵام هەر بڕە دۆلارێک لە دوای ساڵی تازەوە بخرێتە بانکەوە لە کاتی ڕاکێشاندا بە دیناری عێراقی و بە نرخی فەرمی 1320 دینار دەدرێتەوە بە خاوەنەکەی. مازن ئەحمەد دەڵێت ئەگەر دەتەوێت پارە حەواڵە بکەیت دەتوانیت کارتی بانکی لە ناوخۆی عێراقدا بە دۆلار بەکار بهێنیت، بەڵام ئەگەر بتەوێت پارە ڕابچێشیت بە نرخی فەرمی و بە دینار دەبێت ڕایبچێشیت و بە هیچ شێوەیەک داوای دۆلار بە شێوەی کاش مەکە. پێشتر عێراق پلاتفۆرمێکی ئەلکترۆنی بۆ ڕێخستنەوەی بەهای دینار بەرامبەر دۆلار ڕاگەیاندەبوو کە لە ڕێگەیەوە و جەخت دەکاتەوە کە توانیویەتی بە شێوەیەکی بەرچاو کۆنتڕۆلی ئەو بەڵگەنامە ساختانە بکات کە بۆ خواز لەسەر دۆلار بەهۆی ناردنەدەرەوەی بۆ ئێران و سووریا کە لە ژێر سزاکانی ئەمریکادان کەڵەکە ببوون. مازن ئەحمەد ڕاشی گەیاندووە بە هاوکاری لەگەڵ ئەمریکا توانیویانە بە شێوەیەکی تند کۆنتڕۆلی ڕۆیشتنی بەلێشاوی دۆلار بکەن، واتە تەنها دۆلار بۆ ئەو بازرگان و کۆمپانیایانە دابین دەکرێت کە بە شێوەیەکی یاسایی مامەڵەکانیان لە کڕین و هاوردەی کەلوپەلدا ئەنجام دەدەن. ئەو گوتیشی ڕاکێشانی پارەی کاش لەو ماوەیەدا بە بەردەوامی ئیستیغلال کراوە. تەنانەت ئەوانەی کە بۆ مەبەستی گەشتکردنیش بڕی 3000 دۆلاریان پێدراوە یاریان بە سیستەمەکەی بانکی ناوەندی کردووە. لەبارەی دابەزینی بەهای دیناری شەوەڕای گەیاند کێشەمان نییە تەنانەت ئەگەر نرخی 1 دۆلار لە بازاڕەکاندا بگاتە 1700 دیناریش. گرنگ ئەوەیە ئامانجی بانکی ناوەندی بەدی بێت کە ڕێخستنەوەی سیستەمی دارایی وڵاتە کە مەبەستی دابینکردنی دۆلارە بە نرخی فەرمی بۆ ئەو کەسانەی مامەڵەی یاسایی پێوە دەکات.